گریانم دێت بۆ ئەو شارەی ئەو جمهورەی کە لە هەموو شوێنێک لە گەرمانن بەڕاستی من لەوانەیە ئەوە دوای یاریم بیت نەتوانم بەردەوام ببوو. وڵی ڕاستگۆ بووم خراپترین ئامادەکاری یعنی شتێک نازم لەو نادیێدا ڕوو دەدا کە بەڕاستی هیچ لە بەرژەوەندی ئەو نادیە نیە هیچ لە من وەکو مدەڕی بۆ وەکو فەنیات قسە دەکەم یعنی ئەگە ڕاستگۆ بووم لە گەخۆم خراپترین ئامادەکاریان خراپترین فترەیە کە ئێمە تێداینە نازانم بێسەروبەرێکی زۆر لەو فترەی دیتم کە بەداخەوە یعنی لەوانەیە هەندێک برادەر من خوا نەخواستە لە کەس وەکو شەخص چونکە نادی هەولێر لە هەمومان گەورەترە فترەی زۆرە زۆر بەداخم لۆ ئەو زروفەی کە نادی هەولێری تێدایە یعنی لە وەختەی وەها هۆسێکیان هێنا ناو ئەو نادیە کە بەڕاستی هیچ لە بەرژەوەندی ئەو نادیە نیە بە تایبەتر ئێستاگە من تەماشای بکەم نزیکەی 52 ڕۆژە موچەی یاریزانەکان نەدراوە 3 مانگە پێشەچی یاریزان نەدراوە لە جاتی بێن خەم لە نادیەکە بخۆن لە یاریزانەکان بخۆن کە چی نادی هەولێر جممەی دێت لە ڕووی یعنی خۆتەرشحکردن حتا ئێستا من بەداخەوە قسەی دەکەم یاریزان هەیە 2000-3000 تەلەفۆن و پەیوەندی پێوەکراوە بەڕاستی دووبارە و سێبارە ئەوە من وەکو مدەڕیبی کە ئیشی من فەنیاتە باری گرانێکی زۆری هاشتە سلۆدەچیان زۆر هاشتە سەر ئەو یاریزانانە کەچی بێن لە ذاتی بێن مشکلەی نادی یاریزانەکان حەلکەن کەچی شەڕە لەسەر کورسی ئەوجاوە مەهمەکان هەر چیەک بیت نادی لە وەزعی زۆر باشدا یان نازانم گریانم دێت بۆ ئەو شارەی ئەو جمهورەی کە لە هەموو شوێنێک لە گەرمانن بەڕاستی من لەوانەیە ئەوە دوای یاریم بیت نەتوانم بەردەوام